تاش بەتەوەری سۆدیۆ دەستپێکین و باسێک لە ناوەندی هوەری حەودڕەنگاکەین کە ناوەندێکی هوەریە و هەمیشە هەوڵی داوە ساڵانە پێشەنگای شێوەکاری بۆ هونەرمەندانی تەواوی کوردستان بکاتەوە و هەمیشە پرۆژەی جیاوازی کار و پرۆژەی جیاوازی هەبووە و ئەم جاریان لە درێژایی کار و پرۆژە و چالاکیەکانی خۆیانە پرۆژە نوێیەکەیان کە جیاوازترە ئەتوانین بڵێن جیاوازترە لە کارەکانی دیکەیان تایبەتە بەو فێرخوازانی بەشی شێوەکاری و باسێک لە ئەو کار و پرۆژاناکەین کە لە ئێستادا هەیەە و تەنها ئەوەندە نییە تەنها باسی ئەوە ناکەین بەڵکو کار و پرۆژەیەکی دیکەشیان هەیە و کە کردیان و حەزەکەین ئەمڕۆ لە کورسات مەگەزینەوە گفتوگوی لەسەر بکەین بە میوانداری دکتۆر بەختیار سعید کە بەڕێزیان بەڕێوەبەری ناوەندی حەودڕەنگن. دکتۆر بەختیار بەخێر بۆ سەدی کورسات مەگەزین. زۆر سپاس بۆ تۆش. دکتۆر بەختیار پرۆژەی ئەم جارەتان جیاوازترە لە جارانی دیکە و ئەتوانین بڵین تایبەتە بە بەشی شێوەکاری باسی ئەم پرۆژەیەمان بۆ بکەی ئەم بیرۆکەیە چۆن دروست بوو چۆن بۆ بڕیارتانە کە پرۆژی ئەم جارەتان تایبەت بێ باوان بە درێژایی تەمەنی ناوەندی حەوڕەنگە کە لە مانگی 5 2016 دامەزراوە قۆناغ هەوڵیاوە یان ساڵ بە ساڵ هەوڵیاوە بیرۆکەی تازە بێنێتە پێشەوە ئەو بیرۆکانە لەو بۆشایەنەوە دروست بووە کە لە ناو زەمینەی هونەری لە باشووری کوردستان یاخود لە ناو شاری سلێمانیا دروست بووە. سەرەتای ئێمە بیرۆکەکەمان لەوە بوو چۆن ببینە هاودەمێک بۆ ئەو شێوەکارانی کانەوەی پێشەنگا بکەنەوە. دواتر بیرۆکەکەمان گەورە بوو بۆ هەرێمی کوردستان نەبێ، دواتر فراوانتر بوو بۆ کوردستانی گەورە نەبێت، دواتر بۆ نێودەوڵەتی نەبێت. واتە قۆنا کارەکانمان بردوتە پێشەوانە کاتوانم بڵم زۆرترین زەمینە وەکو ناوەندی حەوڕەنگە وەکو بەختیار سعید توانیمانە پەیوەندیەکی زۆر باش لەگەڵ شێوەکارانی کورد و غەیرە کورد دروست بکەین لەسەر ئاستی ناوخۆ لە سەراسی دەرەوەیە. ئەم ساڵ بیرمان لەوە کردوانە بە جیاواز لە ساڵەکانیکە گۆڕانکاریەک لە کار و پیشەکەمانە بگۆڕین بۆ چاپەمەنی. ئێمە یەکێک لەو کێشانەی کە بەردەوام هەمانە دەبوونی سەرچاوی کوردیە بۆ هونەرمەندان بۆ فێرخوازان کە لە پەیمانگای هونەرە جوانەکان یا خۆت لە کۆلیجی هونەرن. لە هەمان کاتەوە چەند ساڵیشە بڵێن لە زانکۆکانی هەرێمی کوردستانە خوێنی باڵا هەیە واتە ماستەر و دکتۆرا هەیە. ئەوان جارێککە کێشەی ئەویان هەیە کە سەرچاوەکان بۆ مێژووی هونەری شێوەکاری یاخود بۆ بوارە جیاوازەکان بە زمانی کوردی وەکو پێویست لە بەردەستمانە نییە. ئێمە ئەم ساڵ نۆ چاپکراوی شێوەکاریمان هەیە. بەشێکیان تایبەتە بە ژیان و بەرهەمەکانی هونەرمەندانی کورد لە شارە جیاوازەکانە. تەرکیزی حەودڕەنگە تەنها نیە لە ناو چارچەوەی شاری سلێمانیا بێ بەرفراوانی. بۆ نمونە من تا ئێستا 19 کتێبم چاپ کردووە لە کتێب و لە کوڕاسەی تایبەت بە هونەرمەندانی کورد. ئەوەندەی ئەگەم دەبێت تا ئێستا کتێبەکان لە 45 نامەی ماستەر و دکتۆرا وەکو سەرچاوەرگیراوە. کەواتە ئەم کتێبانە توانیوێتی ببێتە پڕکەرەوەی بەشێک لەو بۆشایی کە لە ناو زانیاری کوردی هونەریە هەمانە. ئەم ساڵیش ئەمانەوێت بە هەمان شێوە ڕاوتەکە بگۆڕین و بەردەوامی بینە لە ڕووی جۆرەوە. بۆ نمونە ئەم ساڵ 3 کتێبمان هەیە تایبەتە بە هونەری سیرامیک. کەواتە ئەمە باسێکە لەم 8 کتێبەی کە ئێوەکو ناوەندەی حەودڕەنگە بەرهەمتان هێناوە و ئیخەنە بەردیدی خوێنەران. زۆر باشە کەواتە باسێکی ئەم 8 کتێبمان بۆ بکە. ئەم یەک لە کتێبەکانە گڵجۆشی هەردوو ئەم دوو کتێبەکە ئێستا تەواو بووە هەردووکی تایبەتە بە هونەری سیرامیک. ئێمە تا ئێستا لە بەدرێژایی ئەو ساڵانەی کە پەیمانگای هونەر جوانەکان دروست بووە کە کۆلیجی هونەر دروست بووە بەم شێوەیە ئاوا چەند کتێبێک لە بوارێکی هونەریە چاپ بێت و بە ڕەنگاوڕەنگی و بە کوردیش پێشتر نەبووە. ئێمە ئەم ساڵ بەشێکی با بڵێن لەسەر سپانسەری ناوەندی حەوڕەنگە بەشێکیشی کۆمەڵی خۆشەویست هاوکاریان کردوین بڕیارە تا کۆتایی ساڵ بتوانین ئەم کارانە بکەین. بۆ نمونە ئەم کاری گڵجۆشی طبعا ئەم هەردوو کتێبەکە لەلایەن ڕزگار سعیدی برامەوە تەرجەمە کراوە لە ئەڵمانیەوە بە خۆی لە ئەڵمانیا ئەژی. هەر یەک لەم کتێبانە بۆ نمونە ئەم گڵجۆشیەکە هەموو ئەو خۆناغانەی کە بڵێن ئەم کاری جۆری کاری هونەریە کە دەست پێکرێت و چۆن کاری لەسەر کرد هەمووی تیا دانراوە. ئەو کاتە تۆ توانی هەم لە ڕێگەی وێنەکانەوە هەم لە ڕێگەی ئەو زانیارانی کەتیایەتی زانیاری وەرگریت و کاتە لە ڕووی تەکنیکی کارکردنەوەوانە ئەچیتە پێشەوە. ڕاکۆ یەکێکە لەو جۆرە کارە هونەریانەی کە هەتا ئێستا جگە لەوەی کە چەند بابەتێک وەکو مەقالە لە ڕۆژنامە گۆڤارەکانە بڵاو بۆتەوانێ
هیچ بەرهەمێکەوە وەکو کتێب پێشتر نەمان بووە عینەن شت ئەمیش هەموو لاپەڕەکان بە ڕەنگا و ڕەنگی هەیە لە هەمان کاتا کۆمەڵە زانیاری زۆر باشی تایە ئەمانە ئەو سەرچاوانن کە پێشتر نەمان بووە تاوان ئەم کتێبیان گڵجۆشەکە ئەمە پێشکەشی دکتۆر ڕەبار سەعیدی برامی کردووە ئەمەش ینی پێشکەشی وشاری برام کردو کە وشار سەعیدیش هەر هەموو نەروەندێکی شێوەکارە لە هۆڵەندایە ناوەندی حەوڕەنگەش چاپیەکات زۆر باشە دەستان خۆش بێت لە هەمان کاتە یەک کتێبی کەمان هەیە چرخی گڵجۆشکاری ئەوەشتە بڵێن نەچۆتە بواری چاپکردنەوە بەڵام ئامادەیە بۆ چاپکردن کتێبێکی کەمان هەیە تایبەتە بە مۆزەخانە و بیناسازی ئێمە لە زانکۆکانە کۆلیجێکمان هەیە تایبەتە بە بیناسازی بەڵام جاری کە ئەبێش هەرەیەکێک لەو کێشانەی کاوەی کە هەیەی نەبوونی سەرچاوی کوردیە ئێمە ئەمساڵ ئەم پێداویستیانە بۆ ناو زانکۆکان و بە ناو پەیمانگاکان دەستەبەرەکەین بە شێوەیەکی زۆر باش کە بتوانین زانیاریەکی تازە ئەمانە هەمووی ئەو کتێبانن کە لە ساڵی ڕابردووە و پرفرۆشترین کتێبەکان لە ئەڵمانیایە چاپ و بڵاو بۆتەوانێ زۆر باشە لە هەمان کاتە بیرمان لەوە کردوانە ئەو پرۆژەی کە درێژمان بە درێژای بە چەند ساڵی ڕابردوو کارم لەسەر کردبوو دروستکردنی کوڕاسی تایبەت بە شێوەکارانی کورد بە هەمان شێوە بەردەوامی هەبێت لە سلێمانی کاک ڕەبار خالید یەکێکە لە هونەرمەندە زۆر تایبەتەکان بە شانازیەوە لەمان کاتە جگەلەوەی کە شێوەکارێکی زۆر باشە چەند ساڵەکە خۆی تەرخان کردووە بۆ دروستکردنی پۆرترێتی کەسایەتیە کوردیەکان لە شاعیرەکان لە هونەرمەندەکان لە مێژونووسەکان لە بوارە جیاوازەکان نەک لە سەراستی کوردستان لەسەر ئاستی دنیا بۆ نمونە کۆمەڵک لە نووسەر و کەسایەتی تایبەتەکانی لە رووسیا کوردەکانی رووسیا لە ئەرمینیا لە کوێ زیاد لە 500 پۆرترێتی ئامادەیە برارە هەموو پۆرترێتەکانی بۆ بکەین بە کوڕاسەیەک بە سوپاسەوە بە سپۆنسەری بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ ئەو سپۆنسەریەکە لەمان کاتە پێشانگایکیشی بۆکەینەوەیە ئەم پۆرترێتەرانە جگەلەوەی کە بۆ خۆمان گرنگە زۆر گرنگە مە بچێتە ناو قونسوڵەکانی ئەو وڵاتانی لە هەرمی کوردستانە هەن لە شوێنە تایبەتەکان ئەو کتێبخانە کوردیانەی کە لە دەروی کوردستان هەیە بۆ نمونە لە سویدە لە ئەڵمانیا لە کوێ کتێبخانەی کوردی بەشێکی تیا هەیە لە ناو کتێبخانە گشتەکانە ئەمانە هەم شانازیەک بۆ خۆت تەجیلەکەی کە ئێمە خاوەنی ئەم کەسایەتیانەین لەمان کاتە پرۆژێکی هونەری زۆر باشیشە لە شاری کەرکووکیش کوڕاسەیەکم هەیە بۆ هونەرمەندی کاریکاتێریستی کورد گرفتار کاکەی ئەم برادرەیە بۆ خۆی شێوەکارێکی زۆر باشە لەمان کاتە کاریکاتریستێکی زۆر بەناوبانیشە زۆر جارە وەکو دەستەی ڕاوێژکاری لە زۆربەی ئەو فستیڤاڵ و کارە نێودەوڵەتانی کە بۆ کاریکاتێرەکرێ ئەم دەستەی هەڵبژاردننی کارە هونەرەکانە لە ناوە بۆ خۆشی کاریکاتریستێکی زۆر باشە بڕیاریشە لە هەولێر یەکێک لەو شێوەکارانەی کە بەداخەوە ساڵی ڕابردوو کۆچی دوایی کرد مامۆستا قەرەنی جەمیل بتوانین کوڕاسەیەک بۆ ئەویش بکەین برارە حەفتی داهاتوو من سەردانی هەولێر بکەم بۆی بتوانین بەشێک لەو ئەرشیف و کارانەی کە لە لای خێزانەکەیەتی لەگەڵەوانی کە لە لای خۆمەیە بتوانین هەر ئەمساڵ هەم پێشنگایکی ڕازلێنانی لە هەولێر بۆ بکەینەوە هەم لە سلێمانی و کوڕاسێکیشی بۆ دروستکەین لە دووەکیش کاکسار عەلی یەکێکە لە هونەرمەندە زۆر تایبەتەکانی دووەک بەداخەوە ئەو 2 ساڵ پێشە سەعەمری خوای کرد بە هەمان شێوەمانەوە کوڕاسەیەکی بۆ بکەین هەم پێشنگایکی ڕازلێنانی لە دووەک بکەینەوە لە سلێمانیش بە هەمان شێوە ئەخیر شت بمبورە یەک شتم باوە ستار کەریم یەکێک بوو لەو هونەرمەندە گۆرانی بێژانەی کە بەداخەوە چەند ساڵە پێش سەعەمری خوای کرد عەقدێکی هەبوو لەگەڵ ئێمە کە پێکەوە ئەو کاری تەرجەمەیەک لە فارسیەوە بۆ کوردی کتێبێکی لای ئێمە هەیە ئەم کتێبە ڕەنگسازی هەموو ئەو وردەکاریانەی کە خوێندکار پێویستی پێیەتی چۆنێتی دابەشکردنی ڕەنگەکان تێکەڵاوکردنی ڕەنگەکان چۆن بەکاربێت هەموو ئەو وردەکاریانەی کە لەسەر ڕەنگ کەسێک کە بیێ ڕەسم بکات لێرە وجودی هەیە ئەم کتێبەش جاریکە بۆ خوێندکاران لە هەموو بارە جیاوازەکانە گرنگی و بایەخی خۆی هەیە من زۆر جار بۆ پرۆژەکان ڕاوێژ بە دکتۆر ڕەباری برامەکەم تر ئەو ڕێنماییم ئەیاتێ و تر پێکەوە ڕاوێژەکەین کە زۆر جار
ڕێنمایەکانی ئەو بۆ من گرنگی و بایەخی هەیە. بێگومان دەستی هەموو لایەکتان خۆش بێ لەشتان ساوێ ئەمە کارێکی زۆرە کە تەنها لە شاری سلێمانی نەماونەتەوە بەڵکو تەواوی شارەکانی کوردستانتان بەسەر کردوتەوە وەکو مەڵێک و نەرمەندی زۆر باشتان لە شارە جیاوازەکانی کوردستان هەڵبژاردووە کەواتە فێرخوازان چۆن ئەتوانن ئەم کتێبانیان دەست بکەوێت و چۆن سوودمەند بن لە ئەم کتێبانە. ئێمە لەگەڵ بەشێکی زۆر لە لێپرساوی بەشی یەکەمی بڵێن هەموو کۆلیجەکانی هونەر لە سەراسی هەرێمی کوردستان هەموو پەیمانگای هونەر جوانەکان قسەم کردووە کە ئەکرێت ئێمە کۆڕێک دروستکەین لە هەرێکێ لەو شوێنانە هەر کەسێک کە بیاوێت کتێبەکەی دەست بکەوێت ئەتوانێت دەستی بکەوێت یاخود لە یەکێ لە کتێبخانەکان دایەنێن هەر کەسێ بیاوێت لەو کتێبخانێ بتوانێت بەدەستی بێنێت. ئەنی ئاسانکاری زۆر هەیە کە توانن ئەوەی کە مەبەستی بێ ئەتوانێت دەستی بکەوێت. بێگومان دکتۆر بیرتان لەوە نەکردوەوە کە لە ڕێگەی وێبسایتێکەوە تەواوی ئەم کتێبانە بخەنە بەردیدی خوێنەران بۆ ئەوی بە ئاسانتر بەردەستیان بکەوێت و بیخێنەوە؟ ئەوە شەکرێت لە قۆناغی داهاتوە بەڵام ئێستا لە ڕووی چاپەمەنیەوە هەمومان نەزانین ڕاستی ئێستا لە ڕۆی تەکنۆلۆژیاوە ئێمە ئەتوانین بە ئاسانی زۆربەی کتێبەکانمان دەست بکەوێت بەڵام وەکو ئەوە نییە کە تۆ کتێبەکەت بەدەستەوە بێ و بتوانی بیخوێنیتەوە هەستکردن بەم کتێبەکە ئاوا لاپەڕەکانی هەڵەیتەوە زۆر جیاوازترە لەوەی کە تۆ لە ڕێگەی شاشەیەکەوە سەیریەکەی تو ئەیبینیت. جا ئەم قۆناغی یەکەمە بە کتێبەکە و دواترش دەتوانین لە داهاتووە لینکی بۆ دروستکەین. دەستخۆش دکتۆر جا جیاواز لە ئەم بابەتانە تۆ ئەڵێی ئێمە باس لە ناوەندەی حەوت ڕەنگاکەی لە کاتێکە ئێمە ئازانین کە ناوەندەی حەوت ڕەنگە تەنها دکتۆر بەختیار سەعید بۆ خۆی بەتەنیا بەڕێوەی ئەبات باشە بۆچی دکتۆر بەختیار سەعید هەر بۆ خۆی بەتەنیا ناوەندەی حەوت ڕەنگە بەڕێوە ئەبات هۆکارەکەی چییە؟ کۆی کارەکانی ناوەندی حەوت ڕەنگە کارێکی خۆبەخشیە. یعنی من تەنها کەسێک کە هاوکارێکی زۆر سەرەکیم بووە پەروەر کەرکووکی یەکێکە لە کاریکاتەریستە زۆر تایبەتەکان بێ بەرامبەر بۆ چەند ساڵ هاوکار و پشت و پەنام بوو ئێستاش لە زۆر لە پرۆژەکانە ئەنی ناوبەناو ئەوەندەی کە کاتی هەبێت هاوکارمە بێت بەڵام من ئەوەندەی کە بۆم گرنگ بووە زەمینەیەک هەیە لەوانەیە من بتوانم بەشێکی ئەم زەمینەیە یاخودم بۆ شایە پڕ بکەمەوە لە ڕێگەی ئەم کارانە ئەم چاپەمەنیانە هەم لامان کاتە لە ڕێگەی ئەوەی کە بتوانین چالاکیەکان بکەین بن من ئەم ساڵ هەرێکێک لەو بیرۆکانی کە دامناوە بچینە دەرەوەی خۆمان بن منە لەگەڵ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەریتانیا قسەمان کردووە کە پێشنگایەک بەرین بۆ ئەوێ لەگەڵ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ڕووسیا قسەم کردووە کە بتوانین پێشنگایەک بەرین بۆ مۆسکۆ بەم شێوەیە لە ڕێی عیلاقە شەخسیەکانەوە ئەتوانیت پرۆژەی زۆر باش دروستکەیت بەڵام تەنها ئەوەیە کاتێککە تۆ خێرخوا بورە بڵێن بێ بەرامبەر کارەکان ئەەکەیت بۆت مهم نییە کات بۆت مهم نییە لایەنە مادیەکە ئەوەندەی بۆت مهمە ئیشەکە دروست ببێت منش بۆم گرنگە ئەنی ئەوەندەی کە خەڵک بێنینە ناو خۆمان ئێمە بناسێت لە هەمان کاتە ئێمەش بچینە ناو ئەوانەوە بزانین ئەوان لە چه ئەزمونێکان بتوانین سوود لە ئەزمموی ئەوان وەربگرین کەواتە تۆ ئەبیتە پردێکی پەیوەندی بۆ ئاشنابوونی یەکتری هەم ئەوان بۆ ئێمە هەم ئێمەش بۆ ئەوان لەمان کاتە یەک دوو پرۆژەی کەش هەیە کە بتوانین لەو مانگی داهاتوو پێشنگایەکی گەورەی پێکەرمانە بێ پەیکەر و سیرامیک لە شاری سلێمانیە دواتریش لە مانگەکانیکە کە هیوادارم لە دوای ئەو جەنگەی کە کۆتایی بێت پێشنگایەکی گەورەی پێکەسازی تایبەت بە هونەرمەندانی ڕۆژهەڵاتی کوردستانمان ئەبێت. دەستە خۆش بە دکتۆر باشە ئەمە کارێکی گران نییە کە هەموو ئەم کارانە خۆت جێبەجێکردن و بەڕێوەبردن و نەک تەنها لە نێو کوردستانە بەڵکو لە دەروی کوردستانیش کارەکان بکەیت چێ ئەتوانین بڵێین ئەگەر هاریکارێکی کەمیش بێ هی دکتۆر بەختیارەکەت ئەوکوتم هەر ئەو کاک پەروەر کەرکووکی ئەو ئەنی ئەو پشت و پەناکەمە بەڕاستی لەمان کات ئێمە ساڵانە پرۆژێکمان هەبوو بە ناوی سمپۆزۆمی سلێمانی پرۆژەکە ساڵانێمە لە دە وڵاتەوە شێوەکارمان داوەتی سلێمانیە کرد لەگەڵ شێوەکارانی هەر چوار شارەکەی باشووری کوردستانە بەیەکەوە 4 ڕۆژ نیگاریانە کێشا دواتر بۆمانەکردن بە پێشانگایەک لە دوای ئەوە ئەمان بردن بۆ کۆلیجی هونەر بۆ پەیمانگای هونەرە جوانەکان بۆ هەڵەبجەی شەهید بۆ ئەوەندەی کە فریاکەوتینە ماڵی هونەرمەندەکان کە کاری هونەرمەندەکان ببینن کاتێککە ئەگەڕانەوە ئەو هونەرمەندانی کە لە سلێمانی ناسیوانن داوەتیان نەکردن بۆ وڵاتەکانی خۆیان واتە دروستکردنی لینکێک بۆ دروستکردنی پەیوەندی ئەم ساڵ ئەم پرۆژەیە دامناوە کە بڵێن لە سەراستی هەر چوارپارچەی کوردستان بێت قسەم لەگەڵ باکوور کردووە لەگەڵ ڕۆژ ئاوا لەگەڵ ڕۆژهەڵات کە بەروارێک هەیە
ئێمە بتوانین هونەرمەندەکان هەمووی نزیکی 45 هونەرمەند دەبێت کۆ بێتەوە لەم پرۆژە بەشداری ئەکات هەرێکەی بڵێن بە 2 تابلۆیان 3 تابلۆ کێشێت و دواتر بێتە پێشانگایەکی فراوان گرنگە ئێمە لەگەڵەوەی کە لەسەر ئاستی وڵاتی جیاواز کارەکەین ناوچە کوردیەکان و بەشەکانی تری کوردستان لە پێشینەیە بێت من دڵم خۆشەکە پەیوەندێکی زۆر باشم دروست کردووە لەگەڵ بەشەکانی کوردستانە لەگەڵ ڕۆژئاوا زۆر باشم لەگەڵ ڕۆژهەڵات زۆر باشم بەس تۆزە لەگەڵ باکوورە پەیوەندیمان کەمترە ئەوەش ئەوان تۆزە کەمتر دێنە پێشەوە بەڵام ئەوە ناکاتەوەی کە تۆ دەست بەردار بی دڵخۆشم کە ئەتوانین هەنگاو بنین هەنگاوەکانیش هەمووی بۆ شانازی هونەری کوردیە دکتۆر بەختیار کۆتا پرسیارە لە یەکەم باسێکی ئەو گیر و گرفتانە بکەی کە لە کاتێوەی کە دکتۆر بەختیار بەتەنیا کارەکانی خۆی کردو بۆی دروست بۆ چ گیر و گرفتێکت بۆ دروست بە پێما بێ لە ئێستا کێشەیەکت هەیە لەسەر دوو لە کوڕاسەکانم بوو یەکیان تایبەت بوو بە هەردوو شێوەکاری کۆچکرد و بە دیێبابەجان و ئەزار شەوقی شکاتێکم لێکرا لەسەر ئەوەی کە کتێبەکان لەبێ بەرامبەر دابش کراوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان دواتر من داوام کرد کە کتێبەکان بۆ جاری دووەم وەزارەتی ڕۆشنبیری بۆم چاپ کاتەوانێ بەڵام چاپیان نەکردەوە داوام کرد کە ئەکرێ شوێنێکی کە بۆم چاپ کاتەوە کتابم بۆ هەردووکی هەم بۆ دابشکردنەکەەوەم بۆ چاپی دووەمەکەش وەرگرتووە بەڵام تر شکاتێکم لێکرا 25 شەو سجن بووم بە 15 ملیۆن دینار هاتوومەتە دەرەوە ئەوە ئێستا ئەمڕۆ وەرم گرتووە ئەمە هی یەکێک لە تۆمەتەکانە کە ئازاد با بڵێن ئەو کەفالەتەی کە درابوو وەرەگیرێتەوە ئێشتا تۆمەتێکی کەم ماوە کە 4/5 بەڕاستی بەداخەوە ئەمانە هەمووی لە پای خۆبەخشی و کار و چالاکیەکانی دکتۆر بەختیارە کە کردوویەتی هیوادارین بەزووی لەو کێشەیە نەجاتە بێت و ڕزگار بێ بەڵام ئێمە شانازی و پێواکەین کە تۆ کۆڵە نایەوە و بەردەوامیت و هیوای کاری جوانتر و زۆر باشترە بۆ ئەخوازین زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵماناویت و هیوادارین تۆش بەکارە جوانەکانی تۆ بەکارە جوانەکانی خۆت وەڵامیان بیتەوە زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ تۆ دووبارە سپاس دکتۆر گیان